کاک داری سڵاو لێبێ پێم بڵێ ئەمڕۆ دیداری نالیتان سازدا نالی دوای 148 ساڵ لە کۆچی دوایی بۆچی ئەمڕۆ دیدارەکەتان سازدا و ئاماژ لە دیدارەکە چییە؟ لە خزمەتان بە خێراتنی کەناڵەکەتە بەڕێزەکەتان ئەەکەم ئەم دیداری نالی ئێمە پاش ساڵ ویستمان بیکەین لەبەرەوە کەوتینە ناو ماتەجەولە بۆ یادی ساڵ وەگەڕی حەزرەتی نالی بوو ویستمان ئەو ساڵە بیکەین لەبەرەوەی ماتەجەول بوو ئەو میوانانش کە باومانەکەدن لە هەولێر و کفری و کەلار و ماتەجەول بوو نەماتوانی بیکەین ئیم ساڵ هەم ئەم فکرەیەک بوو بۆ حەزرەتی نالی لە خاک و خۆڵ هاتۆتە دنیاوە لەم گردەی بەرامبەرمان مەقابلمان نالی لەوێ ژیاوە ئیتر ویستمان تیمسالێکی بۆ بکەین و ئەو زەلامانەی کە لەسەر حەزرەتی نالی ئیشیان کردو و دکتۆرایان هێناوە ماجستەریان گێراوە شەو نەخوونیان کردو بۆ شتەکانی حەزرەتی نالی لە تورکیا و لە ئەستەمبوڵ و لێن ئەم شتانیان ئێمە خۆمان بە قەزاری ئەو پیاوە گەورانە ئەزانی سەر و هەدەیەکمان بۆ دروستکردن و ئەم یادەمان کردو بە حزوری جەنابشتان کە لەیرە ئامادە بوون